تۆری بەرنامە گفتوگۆ دەکەین لەم تۆردا باس لە کاریگەری گۆڕانکانی کەشوا دەکەین لەسەر بە شێوەیەکی گشتی ئاو جا هەم ئاوی سەرزەوی و هەم ئاوی شەرزەوی. گۆڕانەکانی کەشوا چ کاریگەریەکیان لەسەر ئاو بەجێهێشتووە لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی و هاوکات بەڕێوەبردننی سەرچاوەکانی پلاندانان لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە چ ئاستێکدایە لەگەڵ ئەم گۆڕانی کەشوایە توانیوێتی خۆی بگونجێنێ. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین با میوانداری زۆر بەڕێز قازی سلێمان سەرۆکی کۆمەڵەی پاراستنی ئەو. کاک قازی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دەستپێکی پرسیارەکە لەوە دەست پێ دەکەم بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو و پلانسازی شار لەگەڵ گۆڕانی کەشوا توانوێتی خۆی بگونجێنێت؟ سەرەتا بەیانیتان باش میێرەبەنخان، زۆر سوپاسی کەناڵی کورسات نیوز دەکەین بەڕاستی بە گرنگجیدانی بە کێشەی ئاو گۆڕانکاریەکانی کەشوهەوە. دەزانین ئێستا بەهۆی گۆڕانکاری کەشوهەوە سپاس دەکەم سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان و دەتوانین برن گشتی هەموو جیهانیش لەژێر فشارێکی زۆردانا. ئەو فشارانش خۆی لەوەی دەبین تۆ لەبەرەوەی بەهۆی گۆڕانی کەشوهەوە بەرزبوونەوەی پلەی گەرمی گۆی زەوی لە ئەنجامدا ڕێژێکی زۆر ئاو بەهەڵمبوون ڕوودەدات و گۆڕانکاری لە باران لە وەرزەکان ڕوودا و زۆربوونی دانیشتوانی گۆی زەوی فشارێکی زۆری خستۆتە سەر سەرچاوە ئاویەکان. لەبەرەوەی زۆربوونی ژمارە دانیشتوان کاریگەری خۆی هەیە لەسەر پێداویستی زیاتر لەسەر ئاو و سەرچاوە ئاویەکانیش مەحدودە، ینی زیادی نەکردووە بە پێچەوانەوە کەمی کردێ. بۆ نمونە ئێمە هەرێمی کوردستان تەماشا بکەین فشار لەسەر ئاوی ژێرزەوی ئاوی سەرزەوی زۆرە. ئەمەش لە ئەنجامی گەشەی دانیشتوان و فراوانبوونی شارەکان بەڕاستی نەبوونی پلانێکی تۆکما لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوان نەکراوە. بۆیە دەبینین کێشەی ئاو لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان هەیە و بەردەوامیش دەبیتن ئەگەر بەخۆ داچونەوەک نەکرێتن و هیوادارم لەو بەرنامە بەڕێزەتان یاسای ئیدارەدان و پاراستنی ئاوی سامانی هەرێمی کوردستانمان هەیە، یاسای ژمارە 4 لە ساڵی 2022. بەڕاستی یاسایەکە زۆر جوانە، بەڵام خۆزگا یاسایەکە جێبەجێ بکرێت تاوەکو بتوانی بڕێکی زۆر و هەروەها کوالیتی ئاو لە کوردستان بپارێزی. باشە کاک قازی، هۆکاری جێبەجێنەکردنی ئەو یاسایە چییە کە بوونی هەیە؟ ڕاستی ئەو یاسایە دەرچووە، بەڵام جێبەجێکردنەکانی هەندێک خاڵی جێبەجێ دەکرێت، بەڵام وەکو ڕنگدانەوەی نییە. بۆ نمونەیەک لەسەر یەک لە یاسایەکان سەرچاو ئاویەکان ڕووبارەکان، بۆ نمونە ڕووبارەکانیان بەنداوەکانمان بە جۆرە یاسا ناوچەی محەرەمات هەیە، ناکرێت هیچ پرۆژێک غێری پرۆژەی کارەبا ئاو لەسەر ڕووبارەکان و ئاوی خواردنەوە دروست بکرێت. بەڵام تەماشا دەکەین لە هەرێمی کوردستان شتا پژێ خراوە، زۆربەی ڕووبارەکانمان تووشی پیسبوون بوونە، ینی هەموو شتێکی فڕێ دەدرێتە ناو ئەو پرۆژانەی لەسەری کراوە. یەک لە منوەکان دوو بە نسبەتی پرۆژە پیشە سازیەکان مەفروزە ئەو پرۆژە پیشە سازیانە ئاوەکانیان دەرچەی ئاوەکانیان پاک بکرێتەوە، ئەمجا بڕژێتە ناو مەجرای ڕئیسی و هەروە بە نسبەت پرۆژەکانی تریژ لە ئەو شارە نوێیانەی کە دروست دەکرێن ئەوانیش حسابی ئەویان لەبوو نەکرایە. بەڕاستی سەرچاوە ئاوی ئایا تا چەند ئەو ئاوەی ژێرزەویە یاخود سەرچاوی ئاوی بەشی ئەوەندە دانیشتوانێ دەکا من ئەو پرۆژەیە دەکەم بەداخەوەیە، ئەنی ئەو شتانە پێویستە جێبەجێ بکرێت. هیوادارم ئەلێرەوە داوا لە حکوومەتی هەرێم دەکەم ئەنجومەنی ئاوکارا بێتن دەست بەکارەکانی بکات. بەڕاستی چکە کات لە ساڵحی ملەتی مەنیە پێویستمان بەوەیە ئەو یاسایانە زوو جێبەجێ بکرێ و خەڵکیش پابند بکرێن بە ڕێنمایەکان. باشە کاک قازی، بەبێ بەدواداچوونەکانی ڕێکخراوەکەی ئێوە ئیدارەدانی ئاو لە ناوچەکانی هەرێمی کوردستان هەمووی وەکو یەکە، یاخود دەکرێت بڵێ لە هەندێک ناوچە ئیدارەدانی سەرچاوەکانی ئەو تا ڕادەیەک باشتر بە بەراورد بە هەندێک ناوچەی دیکە. ئەم بەراوردکاری لای ئێوە هەیە؟ کاری لەسەر کراوە؟ ڕاستی بەنسبەت ئیدارەدانی ئاو لە هەرێمی کوردستان هەر لە هەموو جیهان ینی ئیدارەکی خراپە، لەبەرەوەی زۆر کێشەی لە مەسەلەی ئیدارەدانی ئەوە نەبوونی بودجەی پێویستە یاخود ڕێنماییەکانە جێبەجێ نەکردنی یاسایە. بڵێ ئەکیت نەعەدالەتی مەسەلە لە کوردستان هەیە، ئەمەش لە نەعەدالەتەکە مەبەستم نەعەدالەتی مرۆڤ نییە، هە لە سروشتەوە نەعەدالەتەکەیە کە شوێنێک ئاوی زۆرە. بۆ نمونە ئەو شوێنانەی کە سەرچاوی ئاویان
ئاوی خواردنەوەیان لە بنمونەشی وەرگرن وەکو چۆمان ئەو شوێنانەی سەرێ ئاوەکی چاچیان هەیە ئەوانە تۆماتیچیان کێشیان کەمترە لەوەی شارێکی وەکو هەولێر یاخود وەکو گەرمیان کە لە ئەساسەوە کێشەی کەم ئاویان هەیە دووریان لە ڕووبارەکانەوە. باشە بڵێ شوێن لە شوێن گۆڕانکاری هەیە باشتر هەیە ئیدارەدان لە شوێنیشتر. باشە کاکخاسی دەمەوێت ئەوە بزانم کاریگەری گۆڕانکارەکانی کەشەوە لەسەر کوالێتی ئاو جیا لە ئیدارەدانی ئاویش کاریگەری لەسەر کوالێتی ئاو بە تایبەتی لە ئاوی هەم سەرزەوی و هەم ژێرزەوی چۆن جێهێشتووە و ئەم کوالێتیش چۆن وا دەکرێت کە بە جۆرێک بە کاریگەری نەرینی لەسەر تەندروستی هاوڵاتیان نەبێت. بە تاکید ئەمە کە باسی گۆڕانکاری کەش و هەوا ئاو هەوا دەکەین گۆڕانکاری کەش و هەوا ئێمە وەکو عێراق مەسەلەن نمونە یان وەکو هەرێمی کوردستان ئەمە بەرپرسی نینە لەو گۆڕانەی کە لە ئەنجامی پەرزبوونەوەی پلەی گەرمی سەرزەوی لەبەرەوەی زیادەی کاربوونەکان تەبەقەکی وای دروست کردووە کە تیشکی خۆر تیشکی ژێرسوور داخی لە زەوی دەدا گەڕانەوەکەی ناتوانانی بگەڕێتەوە چەند جارێک ئەو تیشکە مزاعف دەبیتن کە ئەنجامدا پلەی گەرمی زۆر دەبی کە پلەی گەرمیش زۆر بوو ئێمە لێرانە بەرزبوونەوەی پلەی گەرمی گۆڕانکاری لە بوونی زیادە سەرچاو ئاویەکان دەکە هەروەکو باسم کرد سەرچاو ئاویەکان تووشی کەمبوونەوە بووینەوە و قەیرانی ئاومان لە بۆ دروست بووە بەڵام بەنسبەت کوالیتی بەڕێستان کە باست کرد ئەکییت گۆڕانکاری کەشوە تەسیری لەسەر کوالیتی ئاو کردێ بۆ نمونە ئێمە نمونێکی وەرگن بە دوور نەڕۆین لەسەر پیشەسازی پترۆکیمیاویەکان و پاڵاوگەنەوتیەکان کە پاشماوەی دەرسێ ئاوەکانیان قیڕک دەردەچی ئەو ئاوە کە ئەگەر ئەو خاکە پیس دەکا ئەو منطقەیە کشتتوکالەکەی تێک دەدا و هەروەها تەسیری لە ئاوی ژێرزەویش دەکاتن کە دەبێتە ڕێژێنی ترات و پیسبوونی و هەمان کات بوونی دووکەڵ و پاشماوەی پیشەسازیەکان ئەو دووکەڵەش مانەوەی لە تەبقەی ئاسمان بارانی ترشەلۆک دروست دەکە ئەو بارانش دووبارە دێتەوە سەرزەوی دەبێتەوە دەچێتە ئاوی ژێرزەوی کەمەش پیسبوونە ڕاستی ئەو گۆڕانکاریانەی کەشوهەوە و هەروە کەمبوونەوەی ڕوبەری سەوزاییش کارەساتیش ترە کە ئەو ئاوە بە کە لە باران سەرچاوی سەرشی ئاویمە بارانە ئایا بە ئاوی سەرزەویە یان ژێرزەویە ژێرزەوی ئاوەکەی لە ئەنجامی ئەو بارانی ترشلۆکە تەسیری خراپی دەبی بۆیە ئەمە زەحیەی گۆڕانکاری کەشوهەوایە وەکو هەرێمی کوردستان. باشە دەمەوێت ئەو بزانم لە هەرێمی کوردستاندا بەپێی ئەو پلانانەی کە دانراوە یاخود ئەو پلانانە لە ئاستی پێویستدان کە بتوانین ئێمە لە وەرزی بارانبارینە سوود لە ئاوی بارانە وەربگرین یاخود دەکرێت بڵێن پلانەکان و بەڕێوەبردنی ئیداری ئاو بە جۆرێکە کە بەشێکی زۆری ئەو بارانەی کە لە هەرێمی کوردستاندا دەبارێت بە فیرۆ دەچێت. سپاس دەکەم بەنسبەت ئێمە ڕاستی ئاوی باران کوردستان دەوڵەمەندە بە ئاو داهاتی ئاومان زۆرە لە باران نزیکەی دەتوانین بە تەقریبی داهاتی ساڵانەی نزیکەی 20 میلیارد مەتر سێزە ئاومان هەیە بەڵام ئەو 20 میلیارد مەتر سێزایە ئەمە بە هەمووی 2 میلیارد مەتر سێزە سوودی لێوەردەگرن ئەوەی تری دەڕواتن لە بۆ ناوەڕاست و باشووری عێراق ڕاستی ئێمە پێویستیمان بە دروستکردنی بەنداو هەیە کۆمەڵێک بەنداو نەک یەک و دوو لەسەر بە تایبەتی لەسەر ڕووبار زەی گەورە زێ بچووک زێ خابوور ئەوانە کە ئاوی ڕووباری بەردەوامی پێدەڵێن هەر چار فەسلی ساڵ ئاویان هەیە ڕاستە تا ئێستا ئەمە حکومەتی هەرێم پرۆژەی باشی هەبووە لە بۆ دروستکردنی بەنداو هە لە ساڵی 2008ەوە چەند بەنداوێک لە گەرمیان و لە سلێمانی و لە هەولێر و دۆچشکرا تا ڕادێشی باش بەڵام خەیرانەکان وای کرد پرۆژەکان بوەستن و بەنسبەت لە داهاتوودا هیواداری پلانەکان وابێ کە تا بکرێت خەزنی ئاو زیاد بکرێت لە هەرێمی کوردستان چونکە ئەو ساڵانەی داهاتوو زیاتر بەڕاستی پێ بڵێم کێشەی ئاو ڕوبەڕووی عێراق دەبێتەوە عێراق چکە ئێستا زۆربەی سەرچاوەکان وڵاتی ئێران بەخۆی بوونی کێشەی ئاو ڕووبارەکانی قەتع کردووە لەبەرەوەی شارەکانی تری پێویستی بە ئەوە هەروە تورکیاش پرۆژەی گاپ هەمووان دەزانین پرۆژەی گاپ نزیکەی 26 بەنداوە و هەروەها بەداخەوە بۆ ئاخیرەی ڕووباری لەسەر هەر دیزلا لە نزیک زاخۆ بەنداوی جەزیرەشی دروست کرد کە بۆ پرۆژەی کار و ئاوی و
ئاودان بەکاردێتن و ئەلی سەدی ئەلی سۆژ لەسەر ڕووباری دیزلا بەڕاستی ئێستا عێراق بەعام ئەو کوردستانیش لە ژێر فشارێکی کاریگەری گۆڕانکاری کەشوهەوایە. باشە بابەتی دیکە کە پەیوەندی بە ئیدارەدان و بەڕێوەبردننی ئاوی ژێرزەویەوە هەیە زۆر جار ئەو پرۆژانەی کە دروست دەکرێت ڕوون و ئاشکرا لە لێکۆڵینەوە بە دوواداچوونەکان ئەومان پێ دەڵێن کامە کاریگەری نەرێنی لەسەر سامانی ئاوی ژێرزەوی بەجێ دەیڵێت دەکرێت بڵین لە ئێستاشدا ئیدارەدانی ئاوی ژێرزەوی لە بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو ناوچانەی کە ناوچەی نیشتەجێبوونی چڕە لە ئاستی پێویستانیە؟ زۆر سپاس بەڕاستی پێ برێم ئەگەر باسی ئاوی ژێرزەوی بکەین لە هەرێمی کوردستان ینی بەڕاستی کارە ساتبارە چکە ئاوی ژێرزەوی ئەوەی کە بە فەرمی لەلایەن حکوومەت لێدراوە ئەوەی بەنایەسایی ژمارەی 1,000 زۆری بیر لێدراوە کە هەمووی بۆتە هۆکاری دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی و بەڕاستی پێویستە ئاوی ژێرزەوی وەکو ئاوی استراتیجی بەکاربێت لە کاتی دروستبوونی کارەساتە پێویستە هەتا بکرێت پلانەکانی حکوومەت بەرەو ئاوی سەرچاوی سەرزەوی بەکاربێ ئایا خودت ئاوی بەنداوەکان لە بۆ خواردنەوە و پێداویستی هەتا کوشت و کاڵی پیشەسازی بەڵام ئێمە بەڕاستی زۆر ئاعتیمادمان لەسەر ئاوی ژێرزەوی کردەوە ئاوی ژێرزەویش زۆر بەخراپ بەکار هاتووە یعنی هەم لە پیشەسازی هەم لەلایەن خەڵکەوە هەم لەلایەن کەرتی کوشتکاڵەوە ئێمە بۆ نمونە کەرتی کوشتکاڵ سەتان دەتوان برێن لە هەرێمی کوردستان 100 احتیمادی لەسەر ئاوی ژێرزەویە و ڕێژەی ئاوی بە فیرۆچوو 170 ئاوی خواردنەوەمان لە بۆ کوشتکال بەکاردێن نزیکە 25 تا 30% ئاوی ژێرزەوی بە فیرۆ دەڕوە لە ئەنجامی ڕێگاکانی تەقلیدی بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان ڕێگای تەقلیدیە ڕێگای تەکنۆلۆژیای مۆدێرن کە بە ڕێگای دلۆپاندن و هەر ڕێگایشتری تەکنۆلۆژی کە ئەو ڕێگای نەکردە بەر وەروە لە ڕووی لە پیشەسازی فشارێکمان لەسرە کارگە پیشەسازیەکان مەفروزە لە زیاتی ئاوی ژێرزەوی ئەو ئاوی بەکاری دەین دووبارە پاچی بکەنەوە بەکاربین بۆ نمونە شوشنگەکان یان غەسلەکانی ئۆتۆمبیل مەفروزە ئیزبار بکرێن ئەو ئاوەی کە بەکاری دێن دووبارە خاوێنی بکەنەوە هەروە شتێشتریش هەیە دەکرێت پیشەسازی ئاوێکی سەرچاوێکیان لە ڕووبارەوە لە بۆ ڕابچێشرێ و هەم ئاودانی پارکەکانیش بۆ ئەوە بکرێت ئەوە خاوێن نەکراب نەک ئاوی ژێرزەوی یعنی گوناح ئەو ئاوی ژێرزەوی تەغزیەبوونی 6,000 ساڵی دەوێت هەتامە ئەو ئاوە دووبارە ئاستی بەرز دەبێتەوە بەداخەوە ئاوی ژێرزەوی زۆر غەدری لێکرایە لە هەرێمی کوردستان. باش کاکخازی وەکو کۆتا پرسیارم با بڵین ڕێگا زۆر خێراکە بۆ ئیدارەدانی ئاو لە هەرێمی کوردستان چ ڕێگەیەکە کەوا بکات بتوانێت سامانی ئاوی هەم سەرزەوی و هەم ژێرزەوی پارێزراو بێت و لە مەترسی پارێزرێت. سوپاس دەکەم ئەمە بەڕاستی پێ برێم لە هەرێمی کوردستان مەفروزە ئەوەی تازە باسم کرد ئەنجومەنی ئاوی هەرێمان هەیە یاسامان هەیە ئەو یاسایە جێبەجێ بکرێ هەموو شتەکانی هەم لە ڕووی بڕی ئاو هەم لە ڕووی زۆر و کوالیتی ئاو لە خۆ گرتووە وەروە یاسایەکە غرامی دانالەوە کەسانەی ئیلتیزام ناکەن بە یاسای حکومەت هێرم بۆ نمونە ئەمە ئێستا کێشەکمان هەیە لە شاری هەولێر ئەو نەبوونی ئاو کە بەهۆی ئەنجامی شکانی بۆ ڕیان زیادکردنی تۆڕۆمپا بەڵام ئەمە بڕی ئاو وەکو بەر کە داهاتمان هەیە بەڵام خەڵکە کەشمان ئیلتیزامی نییە یعنی بۆ نمونە زۆرمان لەبەر چاوی خۆمان دەبینین خەڵکەکەیە ئاو بەکاردێنی زیادە دەشوە یاخود سیارە دەشوە لە هەمان کات زیرانەکەی دوو کۆلان لەولاتر ئاوی خواردنەوەی نییە ئاوی شێشتی خواردنەوەی نیە بۆیە ئەنی خەڵکیش وەروە تەوافە نەبەستران یعنی بەڕێی من بەلای منەوە تەنها هەرێمی کوردستان تاکە شوێنەکە تەوافە نەبەسترایە ئیتانکەکان بۆیە هەموو شتەکان ڕاستی پێویستە پلانی استراتیژی ئیدارەدانی ئاو گۆڕانکاری لە ئیدارەدانی ئاو لە هەرێمی کوردستان بکرێ هەتا زووە ئەگەرنا بەڕاستی پاش 10 ساڵی تر ڕوبەر و کێشەی گەورە و قەیرانی زۆر گەورە دەبینەوە هیوادارم حکوومەت ئەوانەی باسم کرد یاسایەکە جێبەجێ بکرێ وەکو خۆی کە هاتووە لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2022 ئیش پێ بکرێت. هیواداری زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ غازی سلێمان سەرۆکی کۆمەڵەی پاراستنی ئاو کە ڕاستەوخۆ لە ستودیۆ هەولێرەوە لەگەڵمان بووی دووبارە سپاس بۆ بەڕێستان.